I have a dream that one day this nation will rise up. ئەم گوتارە لە 29 ئاگۆستی 1963 زایانی بوو بە هاندەرێک بۆ چالاکبوونی میلەتێک و مافەکانی مەدەنی و دادوەری ئابووری کردە هەرە بابەتەکانی گفتوگۆی نێوان خەڵکی ئەمریکا. شەری ویلیامز مامۆستای میدیا لە زانکۆیە. ئەوەی مارتن هەوڵێدا بەدەستی بێنێک نەتەنها بۆ یەکسانی ڕەگەزی بەڵکو بۆ دادوەری ئابووریش بوو. دەزانین هەر دروست پێشەوەی گیان لەدەست بدات لە مەمفیس لەسەر هەڵمەتێک بۆ خەڵکی هێژار بۆ کرێکارانی بەشی ئاوەڕۆ کاری دەکرد. ئەوانەی مانیان گرت بوو بە سەختی بۆ موچەی ژیان هەوڵیان دەدا. لە دەمێکدا هەندێک پێشکەوتن هەبووە بەڵام هێشتاش نایەکسانی ئابووری لە گۆڕەدایە. بەڵام ئەگەر لەبارەی ئابووریەوە بەگشتی چاو لە دارایی بنەماڵەیەکی ڕەشپێز لە ئەمریکا بکەین بۆ هەر دۆلاری کە ماڵێکی سپیپێس هەیەی بۆ ڕەشپێستەکە 10 سنتە واتە یەک لە 10 بەشی دارایی مامناوەندی سپیپێستێک لە ماڵە ڕەشپێستەکەدا هەیە. ئەمە کارێکی نەشیاوە. بەڵام تا ڕادەیەک ئابووری بەهێزی ئێستای ئەمریکا بازاری کاری بۆ هەموو ڕەگەزەکان پەرە پێداوە. ڕێژەی بێکاری لە بۆ ڕەشپێستان پارەکە تا 6 لە سەد دابەزی کە لەوە تا ساڵی 1972 زاینی نەزمترین پلە بووە. بەو حاڵش بەجۆرەی لێکۆڵینەوەی ئەم دوانای زانکۆی هاروارد نیوەی ڕەشپێستی ئەمریکا دەڵێن لە کاردا جیاوازی دەبینن. ئەو ئەندازیارە کە لە سیلیکان واڵەی کار دەکات دەڵێت وەک کۆچبەرێکی ئەفریقایی ڕوبەڕووی هەمان جۆرە جیاوازیدانانە کە ڕەشپێستانی ئەمریکا هەیەە. کاتێ لەگەڵ سەرمایە گوزارێک دەچم بۆ کۆبوونەوە دەبینی حەزیان لە ئەو شتە نییە کە تۆ دەیڵی. ڕەنگە جاری وایە لەبەر ئەو کارەیە کە ئەنجامی دەدەیت. بەڵام جاری واشە حەز دەکەی لەبەر ڕەنجی پێستە و ئەوان بۆ ئەو شتە کراوە نین. هەر نازانن لەگەڵ کەسانێک ڕەنجی پێستیان جیاوازە بە شێوەیەکی ئاسایی چۆن هەڵس و کەوت بکەن. بەڵام خۆم زۆر بە ساکاری بەسەردا تێدەپەڕم دەڵێم با کارەکە جێبەجێ بێت. توندوتیژی و بێبەزایی پۆلیس لەو شوێنانەی کە زۆرتر ئافریقای ئەمریکایی لێدەژین سەرچاوەیەکی دیکەی نیگەرانیە. جوڵانەوەی پشتیوانی لە ژیانی ڕەشپێستان 2014 هاتە گۆڕێ دوای ئەوەی ئەفسەرێکی سپیپێست لە ئالەتی میزۆری تەقەی لە ڕەشپێستێک کرد و کوشتی. ئەم جوڵانەوەیە وە دوای ئەو کەیسە دەکەوێت. جوڵانەوەکە چاو گوێی ئێمەی کردوتەوە یارمەتی بە ئێمەی ڕەشپێست کردووە تا تێبگەین ڕەنگە ئێستا ئێمە وەک مرۆڤ و خاوەن هێز چاو لێ نەکەن. بەڵام بەرهەمی کارمان بە زووی دێتە دی. لەوە تا دکتۆر مارتین وتەی بەناوبانجی خۆی وەک ئەمن خەونێک دەبینم گوتوێتی هەبوون وەک ڕەشپێستێک لە ئەمریکا بێگومان گۆڕانی بەسەردا هاتووە.